سڵاو ڕێز خۆشەویستیم بینەران و بیسەران بەخێر بێن بۆ ئەڵلقەی ژمارە 284 سفرەک ژیری ئەمڕۆ بەرواری 19/12 نزیک دەبینەوە لە سەری ساڵ هاتنی ساڵی نوێ بەخۆشی بێ بۆ هەمووان. تۆنێک بابەت هەیە زانیاری نوێ هەیە لەبەرەوەی ئەڵلقەی ڕابردوو تەنیا گەیم ئەوۆردز بوو واتە هەواڵەکانی هەفتەی ڕابردووشم هێناوە ئەم هەفتەی چەند شتێک ڕوویداوە. پێم وابێ ئەمە گەرمترین ئەڵلقەی بەرنامە دەبێت لەبەرەوەی لافتەکان ڕابداهاتوو بابەت دێ بەڵام بابەتەکان کەمتر دەبن تاوەکو دەگەینە ناوەڕاست بۆ کۆتاییەکانی مانجی یەک هەموو ساڵێکەوە بەزمەمان هەیە بەهۆی پشوەکانی سەری ساڵ هەواڵی گەیمیش کەمتر دەبێت مەگە شتێکی گەورە ڕوو بدا داشتە گەورەکە ڕوودەدا یاخۆتدا هێشتا دیار نییە. دەمێ سوپاسان بکەم بۆ سەپۆرتی بەردەوامتان لە بەرنامەی سفرەک ژیری پۆدکاست سفرەک ژیری تاکە ڕێگە بە ئەوی پشتگیریش بکەن داگرتنی دوگمە لایکە سبسکرایبی چەناڵە با دەست پێ بکەن. لە نرخی یاریەکان لەم هەفتەیە لە وێبسایتی گەیم ماستەرز کە هەفتەی ڕابردوو ڕامگەیان بوونەتە سپۆنسەری سەرەکی پرۆگرامی سفرەک ژیری وێبسایتێکی کوردیە وەکوتم هەندێکتانەتان زانی بۆ بەڵام دێرە دەتوانی زمانەکە بگۆڕی بیکەیتە کوردی واتە بە زمانی کوردیش بەردەستە بێگومان یاریەکان و تەواوی ستۆرەکەش دەبێتە زمانی کوردی و ئۆفەری بەردەوامیان هەیە بە تایبەتی ئاگداری ئۆفەری خێرابن لێرە یاریەکان کە ئۆفەرەکان داشکانیان بۆ دەکری یاریەکان لێرە هەم نرخەکەت پێ دەڵێ پێشتر چەند بن منە سپلیت فیکشن 68 بۆتە 38 یاری ئارک ڕیدەرز لەسەر ئێکسبۆکس داشکانی گەورەی بۆ کراوە لە 60 هاتوۆتە 40,000 هەنشەوداون بە هەمان شێواز. لە بەشی ئێکسبۆکس پێم وابێت زۆرترین داشکان بۆ یاریەکان کراوە و لە بیر نەکەن کۆدی یاخود کوپۆنی سفرێک ژیری بەکاربێنن داشکانێکی دیکەش دەتانگرێتەوە میهیم داشکانێکی گەورە کراوە لە ناو گەیم ماستەرز وێبسایتی گەیم ماستەرز چۆنیەتی داخلبوونی ناو وێبسایتەکەش بێگومان زۆر ئاسانە بنووسی گەیم ماستەرز .store یاخۆ لە دیسکریپشن لینکەکەیان دادەنێم دەتوانین بچتە ناوی جگەل لە ئێکسبۆکس بێگومان یاریەکانی پلەیستەیشنیان هەیە یاریەکانی هەموو یاریەکانی پلەیستەیشن بە کارتەکانی پلەیستەیشنیشەوە هەر کارتێکت دەوێت لە پلەسە ئەکسترا پریمیەمە یاخود دیلەکسە وەربا ستیمیان هەیە دەتوانین یاریەکان ڕێگەی ستیمەوە بە هەمان شێوە یاخود کارتی ستیم لای ئەوان بەدەست بخەی واروە بێگومان ئەگەر یاریێکی دویست لای ئەوان لەناو وێبسایتەکەیان عرض نەبوو ڕاستەخۆ بێگومان دەتوانن بۆتان بکڕن ڕاستەخۆ دەتوانین لە ڕێگەی پیجی ئینستگرامەکەیان بێ لە دیسکریپشن دادنێم ڕاستەخۆ پەیوەندیان پێ بکەن. سوپاس بۆ گەیم ماستەرز بۆ سپۆنسەریکردنی ئەڵلقەی پرۆگرامی سفرەک ژیری. بێمەسەر یاریەکانی ئەم هەفتەیە و دوو یاری سێ یاری باش بڵاو کراوەتەوە بە تایبەتش ئەو یاری کەوتم لافتەکان ڕابردووتم یەکی لەو یارانەی کە من دەمەوێم سەڵتاقی کەمەوە یاری تەرمینەیتەر 2D نۆفەیتە کە سوپاسی پابلیشەر ڕیف ئینتەرتەینمەنت وەروە دیڤلۆپەر پەرپێدەری ئەم یاریە بیتمان بیرڕوو دەکەم کەوا کۆدی یاریەکەیان بەخۆڕایی پێشکەشی چەناڵ ژیر کرد بۆ یاریەکە داکەمەوە و من لە کۆتاییەکان یاریەکەم بەڕاستی یاریشی زۆر نازدارە زۆر ناوازەیە منە خۆم عاشقێکی سەرسەختی تەرمینەیتەر 2Dمە بۆیە لە یەکەم ڕۆژی بڵاوبوون ئاشاکردنم یاریان من بەردەوام لە بەرنامە بانگەشەم بۆم یاریە کردو ڕکلام بۆی کردووە لەبەرەوەی یاریەکە ستایلی 2D پلاتفۆرمەری کلاسیکە بە شوێکی پیکسلی دروستکراوە کە هەم کردنی ئاسانە و هەم چیرۆکەش بێگومان لەوانی زۆبەتان بینیتانە و کردوتانە یەکێکە لە چیرۆکە نازدارەکانی 2D ئەوە تەرمینەیتەر یاخود T2 چیرۆکەی هەمان چیرۆکی فیلمەکەی بەڵام شتی زیاتری تێدا بوو بەدابێتە سەرەتاکەکە دڵخۆش بووم یاریەکە ئێستا لەسەر تاوای پلاتفۆرمەکان بەردەستە و ئەگەر هەستان لێ دەتوان تاقی بکەنەوە لەسەر پلەیستەیشن ئێکسبۆکس و PC بەردەستە یەکێکە لە یاری نازدارەکان گەیم پڵێکەین بەدڵە بە کارکتەری جیاواز یاری دەکەی بە ئارنۆڵد یاری دەکەی یاخود بە تەرمینەیتەرەکە بە سارە کۆنەر یاری دەکەی بە جۆن کۆنەر یاری دەکەی لە مستەقبل نازدارە من دوو ڕۆژە خۆتامڵێن دووشەوە پێوەی خەنی بوویمە هیوادارم ئێوەی خۆشەویستیش تاقی بکەنەوە سوپاس بۆ پەرەپێدەران لە بیتمان بیرڕوو بۆ دابینکردنیم یاریە بۆ چەناڵی ژیر وەروە بێمەسەر یاری ئەڤەتار کە دیڵسێکی نوێ لە بۆ بڵاو دەکرێتەوە و ئێستا حالیان بەردەستە بە ناوی فرۆم دی ئاشس ئەکسپانشن کە یاری ئەڤەتار فرۆم دیز پاندۆرە نزیکەی 2 ساڵێکە بڵاو کراوەوە بەڵام ئەم دیڵسیە ڕێک تێکەڵچێشی یاریەکە دەکات بە فیلمە نوێیەکەی ئەڤەتار فارەناش کە بەش سێمی ئەڤەتار ئێستا لە سینەماکانی کوردستانیش پێم وابێ نمایشی دەستی پێکردو یاخۆن ئەمڕۆ دەست پێ دەکات چی وایە بزەبت مهم دیڵسێکە ناوچەی ئاگریەکە یاخود نەتەوە ئاگریەکەی جیهانی پاندۆرا زیاد دەکات ئێستا حالیان بەردەستە وەگەر دەستان دەتانێت دەست بە یاریەکەش بکەن یاریەکە ئێستا بە کامێری کەسی سێمیشەوە بڵاو کراوەتەوە وەرا DLC نوێیەکەی یاری Elden Ring Night Rain بە ناوی The Forsaken Hollows ئێستا حالیان بەردەستە ئەمە میکس ریڤیو لە بۆ کرایە واتە گەیمەرە هەندێک بەشێ بڵێ ئەمە بەشێ بڵێنەوە بەڵام کەیفت بە Elden Ring دێ بە تایبەتی Night Rain کە مۆدی ئۆنلاینەکەی یاریەکەیە یاریێکی تایبەتە بەڵام دەتان بڵێ مۆدی ئۆنلاینەکەیتی ئێستا حالیان بەرەسە توان تاقی بکەنەوە وەروە یاریەکانی پلەیستەیشن پلس ئەکسترا پریمیەم بۆ ئەم مانگە ئاشکراکران کە
یاری باشی تێدایە بەڕاستی بەتابەتی ئەساسن کرید میڕاش هاتۆتە سەر پلەیستەیشن پلس ئەکسترا و پریمیەم یاخود دیڵەکس ئەوی تێدایە و دیڵسێکی کە باسی چیرۆکە سعودیەکە دەکا چیرۆکە نوێیەکەی سعودیا دەکە ئەویش لە خۆ دەگرێتەوە بەخۆڕاییە وەرە یاری سکەیت ستۆری زیاتراوە کە یاریەکە لە ڕۆژ یەکەمی بڵاوبوونەوەش هاتە سەر پلەیستەیشن پلس ئەکسترا پریمیەم کە من بەشێکم کردووە یارێکی زۆر خۆشە سکەیتە سکەیت بۆردکردن بەڵام تۆ وەکو ئەهریمەنێکی لە دۆزەخ کە لە شوشە دروستکراوی ئاچڕۆکەی تۆزە قۆڕ بمعنە بەڵام گەیمپڵەیەکەی زۆر بەچێژە مەرحلە دەبڕی چەند کاژمێرە یاریەکەم کرد زۆر خۆشە وڵۆنگ فۆڵۆن داینستی لەگەڵ چەند یاریشی دیکەوەرە پلانێت کۆستەر 2 شاری یاری پلانێت کۆستەر بەشی دووەم لەسەر پلەیستەیشن پلس ئەکسترا پریمیەم بەردەستە بۆ جەماعەتی پریمیەم یاخود دیڵەکس یەک یاری کلاسیکمان هەیە ئەویش سۆڵ کاڵبەر 3 ئەو یاری لەسەر پلەیستەیشن 2 کاتی خۆی من زۆرم کردووە و داوڵندیشم کرد ئەمڕۆ بەشێک هەندێکم کرد کوالەتەکەی جوان دیارە بۆ گەیمەرانی ئێکسبۆکس بۆ گەیم پاس بەشێکی زۆری یاریەکانی لافتەکان ڕابردوو باسم کرد ئێستا حالیان بەردەستە ئەمە یاریەکانی گەیم پاسە ئەوەی چاوتان لەسەری بێ مۆرتڵ کۆمباتیەکە روتینە لەگەڵ ئیندیانا جۆنز دەگرێت سۆکڵە ئەوم یاریانە 100 شایانی تاقیکردنەوە نەبێکمان وەڕۆزیش ئەەکەنەتان کردوتەوە کوێستا یاخود دیگینە هۆڵ ئەمانە یاری زۆر باشە. بێمە سەر هەواڵی یاریەکان و بە پلەیستەیشن دەست پێ بکەم لەم هەفتەیە بەنجی ستودیۆی نوێیەکەی پلەیستەیشن پێبەری پێش سۆنی کڕیبیەوە بەڵام بەستر بەخۆی مابوونەوە ئێستا بەشێک لە ناو ستودیۆکانی پلەیستەیشن بەرواری بڵاوکردنەوە یاری نوێیەکەی خۆیان مارەثۆن ئاشکرا کرد وەروە نرخی یاریەکەشان ئاشکرا کرد کە یاریەکی ئۆنلاینی مڵتیپلەیەرە نرخەکەی $40 هاوشێوەی هێلدایڤەرس 2 ئارک ڕیدەر و ئەوانە ئەمە ستایلی وەکو هێلدایڤەرس 2 ئەوانە نییە ستایلی زیاتر وەکو ئارک ڕیدەرسە لە بەرەوەی یارێکی ئەکستراکشنە تقریبان گەیمپڵی وەکو ئارک ڕیدەر بێتە پێشساوتان بەڵام بە ستایلێکی دەستنی بەڵام یارێکی کۆنیان هەبوو کاتی خۆی بەناوی مارەثۆن ئێستا یاریەکان نوێ کردوتەوە ڤیژوەڵ ئەپدێتێکی زۆر کراوە لە چاو ئەوەی کە پار ئاشکرا کرات کە بڕگاربووە یاریەکە ئەم ساڵ بڵاو کردەوە بەڵام ئێستا یاریەکە لە مانجی 2026 بڵاو دەکردەوە لەسەر PS5 ئێکسبۆکس سیریەس لەگەڵ PC جوان دیارە وەکو گرافیک و شت بەڵێ گەیمپڵی خۆش دیارە بەڕاستی گەیمپڵێکی خۆش دیارە ئەگە سەری کیف بیارێ مەڵتیپلەیەرەکان و بەتایبەتیش ئەکستراکشن بێ بەڵێ خۆش دیارە بەڵام سەرکەوتو دەبێ خودنا بەڕاستی نازانین لەبەرەوەی یەکەم بەنجیا کە ستودیۆکی زۆر شارەزانە لە دروستکردنی یاری مەڵتیپلەیەر بەتایبەتکە دەستنی یاریێکی زۆر مەودا درێژ بۆ بەڕاستی چەندین ساڵە هەیە و زۆر بە سەرکەوتوی شتوانی بێتین چەندی مەرحلەی قورس ببڕێ بۆ بتێچێ لەو یارانێکە گەیمەرێکی زۆر دەگەڕێنەوە بۆ ئەپدێتەکان و دیڵسەکان هەسەن دیڵسەکان هەموو بە پارە بووە بەڵام یارێک بە زۆر سەرکەوتو بووە و بەنجی بەڵێنیش داوە یاریەکە پێی تو وین نییە واتە بەسەرفکردنی پارە ناو یاریەکەی نابی یاریزانێکی باشتر بۆ ئەوی ببیتەوە واتە عەدالەتە مهم بڕیارە لە مانجی سێ بڵاو بکرێتەوە و بگمان چاوەڕوان دەکەن دەبینیم زانین ڕوو دەدا وەرە پلەیستەیشن تۆپ یاریەکانی خۆی و یاریەکانی تێرپارتیشی ئاشکرا کرد بۆ 2026 لە ڕێگەی ترێدەرێک لە ڕێگەی یوتیوب و سوشال میدیای بڵاوی کردوتەوە کە پراگماتە تێدایە 007 لایت فێرست لایت تێدایە هەیلۆ تێدایە کە یاریشی ئێکسبۆکسە پلەیستەیشن ڕکلامی دەکە کێچێکە لە یاری گەورەکان دێتە سەر 2026 کە سەر شوێتانەیە بێگومان ڕێزدەنت ئیڤڵ ڕەکویەممان هەیە یاری وڵڤرینمان هەیە کە گەورەترین یاری پلەیستەیشنە لە 2026 بڵاو بکرێتەوە وەرە سارۆسشمانەوە تا پلەیستەیشن لە 2026 دوو یاری هەیە وڵڤرین و سارۆس لە 2026 بڵاو بکرێن لەگەڵ نیۆ 3 پێم سیر بوو لە ترێدەکە GTA 6 دارە ناوەت کە GTA 6 لە 2026 بڵاو کردەوە بەڵام سۆنی لەوانەیە ئەکید نەبوو بێ رۆکستار بەزمەچکە دەکات لە دواخرانی یاریەکە یاخودنا مهم دایانە ناوە ئەمانە سۆنی دەڵێ گەورەترین ئەم یاریانان یاخود بەشێک لە گەورەترین یاریانە 2026 دێنە سەر پلەیستەیشن 5 بێمە سەر ڕاپەپ هەل لە جیهانی پلەیستەیشن بۆ کەسانێک کە لە 2025 بزان چەند یاریان کردووە و چەند کاژمێر یاریان کردووە ساڵانە پلەیستەیشن لە کۆتایی مانجی 12 زۆر جار دەکرێتە سەرەتای مانجی 1 ڕاپەپ بڵاو دەکاتەوە لەناو وێبسایتی پلەیستەیشن لۆگین دەکەی و پێت دەڵێ چەند سەعات یاریت کردووە چی یاریەکەت زۆر کردووە چەند پلاتینم بەرزتەناوە من لە ساڵە خراپەکانم بوو بەڕاستی ساڵێکی زۆر باش نەبوو لە بۆ من لە بۆ گەیمینگ یاری کردووە ناڵێم نم کردووە بەڵام یاریەکانی کردو من کەم بوون بەگشتی 262 ساعت یاری کردووە کە لە چاو پارساڵ کردنزیکە 300 شتێک زۆر کەم بوو بزانم 262 ساعت یاریم کردووە
484 پلەیستەیشنم هەیە 484 جار هاتیمە سەر پلەیستەیشنەکەم کە واتە ساعتەکانم زۆر کەمتر لە ئەوەی چەند پلەیستەیشنەکەم پێ کردیە 67 یاری جیاوازشم تاقی کردیتەوە من کەسێکم کای بەردام یاری جیاواز تاقی دەکەمەوە بەڕاستی پلەی تایمەکەم زۆر خراپە نمونە FC24م هەیە کە زۆرترین کاتم بەسەریدا بردێت 30 ساعت ئەو یاریەم کردی ئەساسن کریشادۆ 30 ساعتم کردووە ستی سکایلاین ریماستەرەکە 27 ساعتم کردووە گۆسڵڤێتی 21 ساعتم کردووە مارڤڵ سپایدەرمان ریماستەر ئەوەیان من نیم بەڕاستی کچەکەمە 16 ساعت ڕێگیاری کردەوە کراشی زۆ کردووە واتاکە تۆپ دەبی بێگومان دێستراندینگ دووشی تێدایە بەڵام تۆپ 5 تەنیا پلەیستەیشن ئەوەندەی پێ وتیمە مهم دەمەوێت ئینگۆش بزانم ئەو کەسانی پلەیستەیشن یان ڕاپەپی خۆتان بکەن ئەگەر وێبسایتەکەش نەبووە بەس VPN بکەنەوە یەکسەر دەبێتەوە من لای خۆم نازم کێشەم هەبوو نەدەبەوە بە VPN بۆ یەکسەر بزانم چۆن نییە بەڕاستی لە ئۆنلاین زۆرم بینی هەبوو 1000 ساعت یاری کرد 2000 ساعت یاری کرد بۆ هەبوو 200 یاری تاقی کرد بۆ 300 یاری تاقی کرد بۆ سەر شێتانە بوو بەڵام بەداخەوە ژیر پیر بووە 30 ساڵ یەکەم تێپەڕدا ئەستەوە دەبمە 31 ساڵ واتە پیرتر دەبم سەریشم وەدانەدانە منداڵەکانم سپیتر دەبن منداڵەکانم گەورە دەبن کاتم زۆر کەمتر دەبیتەوە مەجای یاریکردنم کەمترە ینی پێ دەکەم لاوی یەکسەر دێت بابی بەزە وشەش دەزانی بڵێ بابی دەستکەکەم دەوێت ناشی دەمێت لە بەرەوەی $70 بشتێت تا مامان وێران وە حەزش ناکەم هەرگیز دەستکەکەم هیچی بەسەر بێت بەرەوەی بخۆتان زانن گەیمەری دەستکلەکەنەوەی شتێکی زۆر میمە ئێڵی لێ ناگەڕێ لاوی لێ ناگەڕێ خۆشم کاتم کەمە لە بەری شوکار هەیە نیە هەفتە یەک ڕۆژێ بتوانم ڤیددیۆی بکەم ئەوش سپرێک ژیریە کاتم کەمە بەڵام هەوڵ دەدەم زیاتری بکەم لە 2026 دەمەوێت ئێوەی خۆشەویستیش لە بنووسن چەند ساعت یاریتان کردو شتانە سەری کۆمنتەکان دەکەم زانم ساعتی چێ لە هەر هەمووان زیاترە بەڵام بەو شەرتە یاری جیاوازتان کردبینە هەمی بڵێ 2000 ساعت بەس ماینکرافتم کردی 2000 ساعت بەس FCم کردی مێ مەسەڵاوەڵی دیکە لەسەر دەرهێنەری هەرە بەتوانە و هەرە نازدار گیەمۆ دلتۆڕۆ دروستکەری فیلمەکانی هێڵ بۆی دروستکەری فیلمی شەیپ و واتەی براوەی ئۆسکار فراکنشتاینی هەیە ئێستا بڵاوی کردوێتەوە چێکە دەرهێن ڕاکەکان زۆرم خۆش دەوێت مەکسیشیە لە مەفتی ڕایگەیان کەوا دەڵێ یەکێک لە بەهێزترین سینەماتیکەکان و ئەزمونە سینەماییەکان لە ژیانیدا ئەنجامی دابێ یاخود بینیویەتی یان کردبێتی یاری گاڕڤوارە کە دەرهێنەرە کە براوەی خەڵاتی ئۆسکارە و لە هۆلیوود ئەو ڕێزە تایبەتەی هەیە و لە جیهان وا بەناوبانگە بڵێ یەکێک لە گەورەترین ئەزمونە سینەماتیکیەکان نەک وەکو یاری وەکو سینەمایی دەرێکردنی یاخود ئەنجامدانی یاری گاڕڤوارە بەو شێوازە عاشقی گاڕڤوارەوە تێدەگەین کەوا ڤیدیۆیاریەکان چەندە کاریگەریان لەسەر دەرهێنەرەکانی فیلمەکانیش هەیە بێ مەسەر هەواڵێکی دیکە بەسەری پێتان بڵێم یاری دیڤیژن بەشی یەکەمی 2016 ئێستا ئەپدێت کراوەتەوە بۆ PS5 بە 60 فریم بەردەستە پێم سەیر بوو تەنیا لە بۆ PS5 بوو لە بۆ ئێکسبۆکس شیان نەکردووە بەڵام جەماعەتی دیڤیژن بە فەرمی ڕایانگەیاندکەوە یاریەکە ئێستا ئەپدێتێکی بەخۆڕایی بۆ هاتووە بە 60 فریم بەردەستە و ئەپدێتی DLC-ەکەشیان کردووە لەسەر دیڤیژن 2 ئەوش کراوەتە 60 فریم کە ئەوش پەیوەندی بە دیڤیژن یەکەوە بەس مهم بەو کەسانی وەکو من عاشقی بەشی یەکەمن و بەشی دوم زۆر خۆش بەڵام بەش یەکەم جەوەکی تایبەتی هەیە هەمووی شاری نیویۆرکە کەشوهەوایەکی سارد و بەفراوی هەیە دیڤیژن 1 بە 60 فریم ئێستا بەردەستە بێمە سەر یاریەکەوە پێشتر کاتی خۆی رازامەجە کردوتانە یاخودنا بە ناوی The Out of Foxes بەناوی The Out Foxes کە یەکێک بوو لەو یاریانەی لە دوای سوپەر ماریۆ ویستی بەناوبانگی بەڵام بۆ شێوازە لە جیامەراونە بەڵام بۆ کەسانی کردویانە وەکو من دەزان چەندە خۆشە یاریەکە ئێستا لەسەر PS1 بڵاو کرایەوە پلەیستەیشن 1 بڵاو کرایەوە کاتی خۆی لە دوای 30 ساڵ یاریەکە هێنراوەتە سەر PS5 و PS4 و بە پۆرتێکی باشیشە بە ستایلی خۆیتی هێناویانەوە ئێستا حالیان بەردەستە بێمەسە فرۆشی کۆنسۆڵەکان بەڕاستی دنیای گەیم لەم ساڵ زۆر باش نەبوو بەتابەت لە ڕووی فرۆشی هاردوێرتەوە چکە هاردوێرت یاخود PS5 و ئێکسبۆکس هەرهەمیان نرخیان بەرز بۆ بەتابەت ئێکسبۆکس 2 جار نرخی بەرز کردەوە بەڵام بەگشتی ئێستا ڕێژەی فرۆشەکەمان هەیە کەوا PS5 بێکمان هەژمارەیە کە زۆرترین فرۆشی هەیە بەڵام بەگشتی کۆنسۆڵ یاریەکان لە ئەمریکا کەمترین فرۆشی هەبووە لە چاو 30 ساڵ لە ڕابردوو تەنانەت لە چاو 1995ەوە تاوەکو ئێستا ئەوەندە کەمە نەفرۆشاوە تا زۆرترین کەمترین ژماری فرۆشاوکە نازانم ملیۆنێک و 600 ملیۆن شتێکی وایە بەڵام PS5 هەر یەکەم بووە و بەگشتی لە جیهانیش پێمان تەنیا لە بلاک فرایدەی لە تەواوی جیهان 2 ملیۆن دانەی دێفرۆشاوە شتێکی وایە کە هەر شتێکی باشە لە سۆنی وەروە سۆنی لەگەڵ تێنسن لە کۆتاییدا لەسەر ئەو یاریەی کەوا تەقلیدی
هۆرایزنی دەکرد پێ دەچێتەوە ڕێککەوت بن لەبەر کەیسەکان لە دادگا کشاندەوە پێ دەچێت ڕێککەوتنییان کردو بەڵام ڕێککەوتنەکان ئاشان نەکردووە لە بۆ میدیاکان و نازانین بزەوە ڕێککەوتنەکە چۆنی یەکتری دەستیان لەسەر پشتێک دانیشەویش گوتی باشم جدا دەنیشم نازانی چۆنە بەڵام یاریەکە پێشتر ناوی لایت ئۆف مۆتریەمە ئێستا لەسەر ستیم و ئەپێک گەیمسی هەر نەماوە واتە ڕوانە ڕێککەوتنەکە ئەوە بیکەوە یاریەکە داون بکەن لەسەر ستیم و لەسەر ئەپێک گەیمسی و لەسەر ستۆرەکان نەمێنێ یاریەکە ناوی لایت ئۆف مۆتریەمە سۆنی بە تێنسنتی چینی گۆوتی ئەم یاریە کۆپی پێستێکی گەورە و وازەحی آیپەکەی خۆمانە کە هۆرایزنە تێنسێت وەڵامی داوتی نەخێر شتیوانیە تو هەموو شتێک دەکەی خۆت و نازام هەر شتێک ئەو کارکتەری تێدابی یاخود ئەو ستایڵە میکانیکە ئاژەڵی ستایلی هۆرایزنی تێدابی پێ وایە هەموو شتێک هەر هۆرایزنە ستایلەکەی هۆرایزنە بەڵام هۆرایزنە میم دوور درێژ بوو لاقەکەی ڕابرزۆنم باس کردەوە بێ دووبارە ناکەمەوە بەڵام پێ دەچێت ڕێککەوتنی کرابێت لە بەرەوەی یاریەکە لەسەر ئەپێک گەیمس و ستیمیش نەماوە بەڵام ڕایان نەگەیاند و چۆنی ڕێککەوتون. بێمە سەر هەواڵی یاریەکان و با باوەرس پێ بکەم بڵێ بە فەرمی یاری فیفا دەگەڕێتەوە بەڵام لەلایەن EA گەیمز نابێ بەڵکو لە ڕێگەی نێتفلیکس گەیمسە. فیدراسۆنی تۆپی فیفای جیهانی لەگەڵ نێتفلیکس بێکەوە پرێس ریلیزێکیان بڵاو کردەوە ڕاگەنراوێکیان بڵاو کردەوە دەڵێن changing the game یاریەکە دەگۆڕین لە بەرەوەی فیفا دێتە سەر نێتفلیکس لە 2026 لە بۆ مۆندیالی 2026 جا پێم سەیرە دایمەن ئاشاکردنی یاری نزگەی ساڵێک زووتر ئیعلان دەکرێت لە ڕێگەی ترۆیلەرە ڤیدیۆیە گەیمپڵەیە شتێکە بەڵام تاو کەسە هیچیان بڵاو نەکردەوە تەنیا ئەم قسەیان بڵاو کردەوە کەمتر لە 6 مانگیشمە ماوە لە بۆ مۆندیالی 2026 مانگ 7 مانگ ماوە بەڵام تاو کەسە هیچ نەزانم بزەبەت باسیەوەی ناکە یاریەکە چۆن دەبێت و چۆن نابێت تەنیا دەڵێ یاریەکە لەلایەن نێتفلیکس گەیمز بەرهەم دێ یاخود بڵاو دەکرێتەوە فیفا و نێتفلیکسم پێکەوە بڵاو دەکەم بەڵام ستودیۆی دێلفی AI ستودیۆیەکی ژیری کرد یاریەکە دروست دەکات و بڵاوی دەکاتەوە کە منی سیخەم پێی نییە و پێشم وایە شکستێکی گەورە و زەوەلاح دەبێت لەوانەش یاریەکە بکرێت یاریێکی مۆبایلی هەنێتە سەر کۆنسۆڵ شتەکانیش بۆی هەبە لەوانێ بڵێمە زبڵە بەم شێوازە دێتە پێشچام و یاریە زبڵ ئۆکەی تراش goddamn trash جەماعەتی فیفای پارەپەرستن نەمێژە دایان ناسین فیفا چەندین گەندەڵی و تەرتیبات شتیان هەیە و پارەپەرستن نێتفلیکسیش بەرەبەر لەو حاڵەتانە دەڕوا بەس مهم فیفا دەگەڕێتەوە بەڵام ئەو فیفا نابێت کە پێشتر EA دروستی دەکرد بەڵکو فیفایەک دەبێت کە نێتفلیکس دروستی دەکات بینە پێشتان سڕ دەدا و چۆن دەبێت و هیوای سەرکەوتنیان بۆ دەخوازم بێگومان بەڵام باوەڕ ناکەم هیوادارم من غەڵەت بم هیوادارم هەمووتان بڵێن ژیر غەڵەت بوو یاری فیفای نوێیەکە زۆر ڕاقیە بەس لایسنسەکان هەمووی لەلایەن EA و خاوەندارەتی دەکرێت ئێستا حالیان لایسنسەکان هەموو لەلایەن EA ناوی یاریزانەکانە یانەکانە هەتەران هەڵبژاردەکانی فیفاش لەلایەن EA ناویان هەیە مەگەر ڕێککەوتنەکە کۆتایی پێبێتە 2026 بەس نازانم بێمەستە GTA 6 بەڕاستی GTA 6 رۆکستار بە تایبەتی بڵێم لە بەریتانیا وەزعی باش نییە لەبەرەوەی سەرۆک وەزیرانی یاخود سەرۆکی حکوومەتی بریتانیا کیر ستارمەر بە فەرمی ڕایگەیاند بەڵێ ئاگاداری ڕۆکستارە لە بەریتانیا ئەو کارمەندانی دەرکردووە نزگەسی تر کەسێکی دەرکردووە و دەڵێ ئێمە سەری کەیسەکە دەکەین و خەریکین بڕیاری کۆتایی بدەین کە ڕۆکستار دەدرێتە دادگا یاخود نادرێت دادگا یاخود زایدان یاخود زاینادان لەبەرەوەی لەناو حکوومەتی بەریتانیا یاخود لە بەریتانیا یاسایەکێ تۆ بۆ نییە کارمەند دەربکەی بێ ئەوەی بڕیاری دادگا لەدا بێ کەەوە ئەو کارمەندە شتێکی ناقانونی کردووە نەک تەنیا قانونی ناو دەستگایەکەیت و کۆمپانیاکەیت و بە شێوازەکە تا کارمەند دەرکەی بەڵکو دەبێت بە چۆن دەڵێ قانونی وڵاتەکەش دەبێت شتێکی کردبێت لە قانونی وڵاتەکەش لایدا بێ ئینجا بۆ تێ دەری بکەی بەم شێوازە چکە لە ئۆفکراون واتە گرێبەستەکانیان هەڵوەشێنراوەوە نەک بڵە گرێبەستە کۆتایی پێهاتوە نوێیان نەکردێتەوە بەڵکو گرێبەستیان هەڵوەشێن دەرکراون بێ ئەوەی کەوە بگومان پاڵپشتی داراییش بکرێن ڕۆکستار دەڵێ هۆکاری سەرەکی دەرکردنی ئەو کەسانە بڵاوکردنەوەی هەندێک دیمەن و ڤیدیۆی یاری داهاتووی کۆمپانیاکەیانە لە ڕێگەی دیسکۆردەوە کە واتە یاری GTA 6 هەندێک دیمەنیان لێ بڵاو کردوێتەوە کە پێم سەیرە تاوەکوێستە ئێمە نەمابینیوە چکە کەشتێک بڵاو کردەوەی دەیبینین بۆیە زۆر سیغان بە قسەی ڕۆکستاری نییە دەڵێ بڵاویان کردووە نزگە سیویە کەسێکم هەندێک دەڵێن سیویەکەن دەڵێن چل ڕۆکسا خۆی بتڵە سیویە کەسن ئەو جەماعەتەش بێکەوە دەڵێن کاکەمە شتیوامان نەکردووە تەنیا و تەنیا هۆکارەکە ئەو بە ویستویانە یونیەنێک و ڕێکخراوێک دروست بکەن بۆ ئەوی داوای مافی زیاتر بکەن لە ڕۆکستاریش دەری کردن شتێکی قۆڕت کردی ئەگەر سەرۆک وەزیرانی وڵاتێکی زەبەلاحی وەکو بەریتانیا بێتە سەخت بڵێ ئاگاداری ئەو کەیسەم و تەماشای دەکەین و بڕیای لەسەر دەدەین و بە سزادان بە یاخودنا
کاتە شتێکی قۆڕت کردووە بێمە سەر فرۆشی یاری و کۆنسۆل شتەکان دووبارە بەڵام دەمێ باسی بکەن کە 2025 لەگەڵەوەی کۆنسۆل کەم فرۆشەوە بەڵام وەکو داهات لە بۆ کۆمپانیەکان 7.5% زیادی کردووە لە چاو پارساڵ و بەگشتی تەنیا لەم ساڵ داهاتی ڤیدیۆگەیم 197 ملیار ساڵی تێپەڕداوە 197 ملیار دلاری تێپەڕداوە نەک ملیار 197 ملیار دلاری تێپەڕداوە کە دەکاتە 7.5% زیاتر لە چاو ساڵی ڕابردوو کە ساڵێکی زۆر باش بوو لە بۆ یاری جیاواز پار پێم وابێ پارەیەکی باش بوو بەڵام نەدەگەیشتن 197 ملیار وەتە ساڵی داهاتوو بەهۆی GTA6 بەفشە 250 ملیار دلار داهاتی تێدەپەڕین کە پارەیەکی یەکجار گەیمە مێمەسەر گەیم ئەوەردز لە هەفتەی ڕابردوو هەموو شتەکانم باس کرد بۆ هیچیان دووبارە ناکەمەوە بەڵام باسیەوە دەکەم کەوای گەیم ئەوەردز ساڵ بە ساڵ ڕیکۆردی ڤیو دەشتێنێ تەنیا لەم ساڵ گەیم ئەوەردز زیاتر لە 171 ملیۆن جار لە ڕێگەی یوتیوب تویچ ستیم تیکتۆک لایف وەروە ئێکس کیک فەیسبووک و ئینستگرام لایف بینراوە لە تەواوی جیهان 171 ملیۆن ڤیو تێپەڕدا واتە لایڤەکە زۆر سەرکەوتوو بووە تام بڵێ ئۆسکار بێگومان ئەوەندە ڤیوەی نییە بۆیش هەر لەم هەفتەیە بە فەرمی جەماعەتی ئەکادمیای سینەما و زانستی ئەمریکی بە فەرمی ڕایانگەیان لە 2029 عەقدیان لەگەڵ یوتیوب هەیە ئۆسکار لە ڕێگەی یوتیوبەوە دەگوازنەوە لەبەرەوەی پار پێما بێ 18.1 ملیۆن کەس سەیری ئۆسکاری کرد بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە ڕێگەی تەلەڤیزۆنی یاخود لەگەڵ ڕێگەی تەلەڤیزۆنی کەیبڵی لە ئەمریکا و تەلەڤیزۆنی بۆچی خۆمان چۆن کوردستان 24 و ئەوانەمان هەیە کەناڵی لۆکاڵیەکانمان هەیە ئەوها بەو شێوازە سیر دەکرێت ئێستاش لە عالم دوای دێتە سەر پارچەکان لە یوتیوب بڵاو دەکرێتەوە بەڵام بەشەیەکی ڕاستە خۆ لە یوتیوب لە هەموو جیهان لە ساڵی 2029 بەسەرەوە دەست پێ دەکات واتە ئیدی بردمانەوە یوتیوب توانی تەلەڤیزۆنی تەبیعی تێپەڕدا کەناڵەکانی ڕاگەاندن تێپەڕدا یوتیوب ئیدی یوتیوب یوتیوبەرم دڵخۆشم یعنی چەناڵی ئۆسکاری زەبەلاحی جیهانی وەکو یوتیوبەرێکی کورد پێکەوە لێک پلتفۆرم شت بڵاو دەکەنەوە کە ئەوە بینە پرساوتان هێز و توانای سوشال میدیا بە تایبەتی یوتیوب چەندە گەورەیە لە جیهان بێمەستەر یاری ئەساسن کریدی 4 بەڵێ بۆ فەرمی و یاریەکە بە ناوی ریسینکتە بەشی چوارەمی ئەساسن نزیکەی 2 ساڵە دەنگۆمان هەیە کە دووبارە ڕیماستەر یاخود ریمێک دەکرێتەوە ئێستا ناومان هەیە بەشەیەکی فەرمی لەبەرەوەی لە ڕێگەی ڕێتینگی PEGI لەناو وێبسایتەکان یاریەکە بەردەستە بە ناوی ئەساسن کرید بلاک فلاگ ریسینکت کە دووبارە پێوانە کراوەتەوە و پێشم وایە لە ماوەی مانگێک بۆ 2 مانگ یاریەکە بە فەرمی ئاشکرا دەکرێت و بڵاوکردنەوەشمان نزیک دەبێت بۆ تەمەسەری 18 ساڵانە تایتڵەکەشی بە ناوی ریسینکتە واتە دووبارە کۆنێکت بوونەوە بە جیهانی دیجیتاڵەکەی ناو چیرۆکی ئەساسن دێتان سپۆیل لاکەم بۆ کەسانی نەیان کردووە چاوەڕوانم ئەساس کردی بلاک فلاگ یەکێکە لە باشنی ئەساس نەکات وەرە ترۆیلەرێکی نەمان هەیە لە بۆ یاریەک کە نزیکەی 2 ساڵێکە یەک ترۆیلەرمان لێبینی بوو ئەویش ناوی میلد بە ناوی میلی سۆنەر میلیت سۆینەر بزەبت ناوەکەی بڕە قۆڕە بەس چیرۆکەی و گرافیکەکەی و ستایلەکەی یاخود پرێمسی بەڵێنی یاریەکە سەرنجڕاکێشە لەبەرەوەی تۆ لە ناو وڵاتێکە دیکتاتۆر و سەرۆکی ئەو وڵاتە وەکو هەیکەلێکی زەبەلاح دانیشتووە سیرت دەکا هەر شتێکی قۆڕ بکەی لەوانێ بتگرێ بتکوژێ یاخود بەردەوام چاودێریت دەکا و دەبێ ئاگاداربی و نازانم زۆر سەرنجڕاکێشەوە و یاریە شتێکی زۆر جیاوازە و چاوەڕوانی بڵاوکردنەوەیشم بێگومان بەڵام داواکەسە تەنیا لە ڕێگەی ستیم ئاشکراکراوە ئەتا تەنیا لەسەر کۆمپیوتەر سەرەتا بڵاو دەکرێتەوە دەرێنەر یاری Star Wars Fate of the Old Republic کە لە هەفتەی ڕابردوو لە ڕێگەی گەیم ئەوەردز ئاشکراکرا دەنگۆیەکە بوو دەنگۆیەکەی ڕەت کردەوە دەنگۆیەکە بوو دایان و دیارەکە تاوەکو 2030 بڵاو ناکرێتەوە لەوانە بسێتە PS7 نەک 6 وتی نەخێشتیوانە بەڵام وتی یاریەکە 4 ساڵی دیکە کەمتر لە 4 ساڵی دیکە بڵاو دەکرێتەوە بەڵام نەیوت بزەکەی بڵاوکردەوە بەڵێ من چی دیکە ئەوەندە بە گەنجی نامێنمەوە بێگومان یاریەکە زووتر بڵاو دەکرێتەوە لەوەی ئەو دەنگویانە باسی دەکەن 2028 بزەبە نازام وەرە یوبیسۆفت لە مافتەی ڕاگەیان کەوا ستودیۆیەکی نوێیان لە ئەمازۆن کڕیوەتەوە نوێ نییە بەڵام بێگومان یوبیسۆفتی نوێیە ناوی مارچ ئۆف جایەنسە کە پێشتر چەند یاریێکی ئەویان دروست دەکرد پێ دەڵێن ئۆنلاین و تاکتیکل مالتیپلەیر ئەوانیان دروست دەکرد یوبیسۆفت دەڵێ کڕیمانەتەوە یوبیسۆفت نازانم پارێکی وەرزەوە وەزی زۆر خراپ بێمە سەر سیلسۆن هۆڵۆنای سیلسۆن دیڵسێکی بەخۆڕایی لە بۆ زیاد دەکرێت لە 2026 بە ناوی سی ئۆف سۆڕۆ
کە تیم چێری ڕایگەیان دەڵێم هەندێک مەرحەلەی نوێ کریچەری نوێ بۆسفاتی نوێ شتی نوێ لە خۆ دەگری بە خۆڕایشە لە ساڵی داهاتوو بەردەستی دەخان وەرە بەشی سێمی یاری دێد ئایلند 3 ئێستا بە فەرمی ئاشکا نەکراوە بەڵام کۆمپانیا بە فەرمی ڕاگەیاندووەکەوە بەشی سێمی زۆر بە باشی بەڕێوە دەچێت و پێشیان وایە لە 2028 دیارێکە بڵاو دەکرێتەوە ئەگەر بێت و بێگومان پارەی نەبڕێت لەبەری بەشی دووەم ئەگەر لە بیرتانبی سەرەتا لە پێشەوەی PS4 بڵاو بکرێتەوە بەڵێ پێشە پلەیستەیشن 4 بڵاو بکرێتەوە ترۆلەری بۆ بڵاو کرایەوە بەڵام ستودیوەکە کانسڵی کردەوە ستودیوەکە فرۆشرا چەندین دەستی کرد هەتا کۆتایی پێمای پار بوو یاخود پێرار بوو یاریەکە PS5 بڵاو کراوە نەک PS4 لەوانەیەوە لە کۆتایی ژیان PS6 بیبینێن شەشی وای بابەتانە وەرەوە پێشتر یاریەکە بوو بە ناوی ئەنڕیکۆرد کە یاریێکی بەدی کامە زۆر بەڕاستی دەچی یەک کەس دروستی کردەوە جا ئەو کەسە دێمۆیەکەی بڵاو کردبوو لە ئۆنلاین و یاریەکەشی بە شێوەیەکی دێمۆی کورد بڵاو کردبەوە لە ڕێگەی کۆمپیوتەری PC ستیم ڕایگەیان بوو پێویستی بە فەندە پێویستی بە پارەیە بە سەپۆرتی داراییە بە پاڵپشتی داراییە بۆ ئەو یاریەکەی گەورەتر بکە و بڵاوی بکاتەوە جا کاتێککە ترۆیدەر یەکەمیشی بڵاو کردەوە 40 ملیۆن جار لە ماوەی 24 کاتژمێر بینرا کە ڕێکۆردێکی زۆر باش بوو لە بۆ یاریەکەی ئێستا حالیان تێنسنت مافی بڵاوکردنەوە یاریەکەی وەرگرتووە و پارەشیان داوەتە و کەسان یاریەکەی تەواو بکە و بە فەرمی ڕایگەیاندکەوە بڵێ ئێستا ما دەڵێ ئێستا لە یەک کەسەوە لەناو ژووری قاتی سەرەوەی ماڵی باوکم کار دەستم بەو یاریە کردووە لە بێدڕۆمەکەی خۆم لە ژووری خەوتنەکەی خۆم ئێستا حالیانمە خەریکە دەبینە ستودیۆ و ئەستا دەمانەوێت یاریەکە گەورەتر و باشتر بکەین لەبەرەوەی ئێستا حالیان فەند کراوین پارەدار کراوین لەلایەن تێنسنتەوە کە تێنسنت شی باش ناکە بەڵام ئەوەیەکە لە ئیشە باشەکانیان وەروە ترۆیدەری یاریشی نوێژ بڵاو کرێ بەناوی سپریم ئەکسپریمنت کە یاریەکە باسیستەکە باسی جیهانێک دەکا مرۆڤەکان لە ناوچوون ڕۆبۆتەکانیش گەشیان سند بە پەرسەندیان بەسەر داهاتوە بوونەتە مەخلوق و شتی جیاوازی ئەم جیهانە بەڵام بەشێکی زۆر خەیاڵی زانستیانەیە سەرنجڕاکێش دیارە لەلایەن ستودیۆک دروست دەکرێت بە ناوی ئارگیونۆف گەیمز هەموو خۆیان دروستەکە خۆیان باو دەکەن گرافیک جوان دیارە بەڕاستی گەیم پلەیەک بزەبت کید نیمە بەس تەنیا لە سەستیم ئاشرا کراوە جارێ هێشتا بڕای بڵاوکردنەوەمان نییە بێمە سەر هاگوارس لێگەسی بە فەرمی ڕاگەیەنرەکەوە لە کۆتایی ئەم ساڵ 2025 ئێستا حالیان یاریەکە فرۆشەکە گەیشتوتە 40 ملیۆن کۆپی واتە دەیکاتە یەکێک لە پڕ داهاترین و سەرکەوتوترین یاریەکان لە مێژوودا وەروای پڕ داهاترین و پڕفرۆشتین یاری وەرنەر برۆد گەیمزیشە لە مێژوودا بێمەسە لای جێف کیڵنی بە فەرمی ڕاگەیەندرا دەڵێ وێبسایتی سەرکانە کە تراکی فرۆشی یاری و کۆنسۆڵەکان دەکات لە ئەمریکای ڕاگەیاندووەکەوە پرفرۆشتین یاریەکان وەکو پارا وەکو دۆلار کە زۆرترین قازان زیاکەوت کردێتەوە ئەم یاریانە لە 2025 لە ئەمریکا باتڵفیلد 6 ژمارە یەکە NBA 2K26 ژمارە 2 Monster Hunter Wilds ژمارە 3 Borderlands 4 ژمارە 4 EA Sports Colleague Football 26 Madden NFL 26 Call of Duty Black Ops 7 Black Ops 6 دواتر Oblivion Remaster لەگەڵ لە کۆتاییدا Ghost of Yotei کە دڵخۆشم Ghost of Yotei هەرتێدایە بەس پێشم سیر نییە کە باتڵفیلد لەبەرەی باتڵفیلد زۆر سەرکەوتوو بوو ئەم ساڵ بێمە سەر هەواڵی ئێکسبۆکس و بە فۆرزا دەست پێ دەکەم لەبەرەوەی ستودیۆی فۆرزا مۆتۆرسپۆرت جەماعەت بە فەرمی ڕایگەیاندکەوە چی دیکە کار لەسەر یاری فۆرزا مۆتۆرسپۆرت ناکەن کە زۆری شیان سنەکە بەڕاستی نزگەم یارە 2 ساڵ بڵاوکرێتەوە شتێکی وای لە بۆ بڵاو نەکرێەوە ئەو یاریە نەفرۆشێکی باشی هەبوو نە گەیمەرێکی زۆریشی هەبوو و نە سەپۆرتێکی باشی من پێم وابوو یاریەکە زۆر بە باشی بڵاو کرایەوە بەڵام سەپۆرتێکی زۆر کەمی کرا لەلایەن پلەیگراوند گەیمز بە فەرمی ڕایگەیاندکەوە چی دیکە کار لەسەر یاری فۆرزا مۆتۆرسپۆرت ناکەن کە پێشمانی شتێکی زۆریشیانە بۆ کردبی وەکو زیاد کرا و DLC و ئەپدەیت و ئۆتۆمبیل نوێشتانە دەڵێ ڕاستەخۆ هەموو کارەکانمان دەگوازینەوە لە بۆ فۆرزا مۆتۆرسپۆرت 6 کە بێگومان لە ژاپۆن لە تۆکیۆ بۆ کەسانێکی فێمەم یاری بێ بەداخەوە وەروە ناچارین Call of Duty ئێستا هە لەگەر ئێکسبۆکسی باز دەکەم لەبەر ستودیۆ کە ناو ستودیۆکانی ئێکسبۆکس بە فەرمی نامەیەکی دوور درێژیان بڵاو کردەوە دەڵێن نامەیەک لە Call of Duty تیمەوە لە تیمی Call of Duty دەڵێ سەرەتا سوپاسی هەمان دەکەین کە Call of Duty Black Ops 7 تا کردەوە دەڵێ وعد دەدەین چی دیکە دوو یاری لەسەر یەکی هەمان زنجیرە بڵاو ناکەنەوە واتە مۆدرن وارفێر ساڵی داهاتوو مۆدرن وارفێر بڵاو ناکەنەوە بلاک ئۆپس ساڵێکی دیکە بلاک ئۆپس بڵاو ناکەنەوە دەڵێ دەزانینکەوە زۆربەتەن لەوانەیە مەسەلەن ڕاستەخۆ نارێن بەڵام بەشیش نا ڕاستەخۆ دەڵێن
کێشەتان لەگەڵەوەی هەبوو یاریەکە بگمان فرۆشێکی کەمتری هەبوو لە چاو ساڵان ڕابردوو ئەگەنا خۆی میلیۆنان کۆپی هەلێ فرۆشەیە بلاک ئۆپس 7 لە چاو یاری تابعی زۆر سەرکەوتووە بەڵام لە چاو کۆڵ ئۆف دیوتی زۆر سەرکەوتو نەبوو ئەمساڵ وا بگومان سپرایزش نییە کە باتڵفیڵد 6 زۆر بەقوەت بوو ئەمساڵ بۆیش جەماعەتی کۆڵ ئۆف دیوتی بخۆیان دابستنەوە هەرچەندە من زیاتر حەز دەکەم ماوەی 2 ساڵ 3 ساڵ بڵاوی نەکەنەوە بە بەقوەتی بێنەوە نەک هەموو ساڵێ بەس مهم واتە ساڵی داهاتوو بلاک ئۆپسێکی دیکە نابینین ئەگەر مۆدرن وافێرش بینین ساڵی پاشی مۆدرن وافێرێکی دیکە نابین ڕێک ئەو معنای دەدا بێمە سەر مایکرۆسۆفت فلایت سیمولیتەر DLC نوێی لە بۆ بڵاوکرایەوە کە لەسەر زنجیرەی سترنجەر تینگسە وەرزە نوێیەکەی و کۆتاییەکەی سترنجەر تینگسی کە بەڕاستی من یاریەکەم نییە لەبەرەوەی ئێکسبۆکسم نمایە ئەوە ڤیدیۆیەکی دوورجێژەکە ئەگەر نازم دیکەم یاخۆ ناکەم چونکە ئێکسبۆکسم نەماوە ئێستا فرۆشتم مەش پرسن لۆ دوورجێژە دەبی لە ڤیدیۆیەکی تایبەت باسی بکەم بەس مهم مایکرۆسۆفت فلایت سیمولیتەری 2024 ئەپدێتی نوێ لە باتێ سترنجەر تینگسە تاونەکەی سترنجەر تینگس و ئەوانەی ئەمووی زیاد کراوە بە ناوی هۆکینگ سەر تاونەکە گەنات بینە شارۆچکە شوێنەکانی تێدا مۆڵەکەی تێدا ئەپساید داونی تێدا سەرنجە بەڕاستی ئەگەر یاری بکەم حەز دەکەمەوە دیڵسی تاقی بکەمەوە و کۆتا هەواڵیشم با لەسەر ئێلدەر سکرۆڵ 6 بی هەر لە جیهانی ئێکسبۆکس تۆت هاوارد لە مقابلەیەک دەڵێ هیوامان دەخواست سەریعتر بمانتوانی بەم یاریە بەرەم بێنین بەڵام پێویستمان بە کاتی زۆر زیاترە و دەڵێ ئێستا حالیان لە فول پرۆدەکشن و بەرەمێنانی یاری ئێلدەر سکرۆڵ 6 بەڵام هێشتا کاتێکی زۆریشمان ماوە دەڵێ بە باشیش بەڕێوە دەچێ دەرە زۆرینەی ستودیۆیەکانی بفێزدا گەیمز ئێستا حالیان کار لەسەر 6 دەکەن دەڵێ بێگومان دەڵێ ئۆڤەرلاپمان هەیە جاروایە کارسە پرۆژەیەکی دیکە دەکەن اینجا ئەمە بەڵام ئێستا حالیان فۆکسمانە سەرەوەیە یاریەکە خۆی لە 2018 ئاشکراکراوە 6 ساڵ پێشێستا ئاشکراکراوە نزگەی 2018ەوە ترێلێکی سینەماتیکمان هەیە 7 ساڵ دیکەش لە بۆنگۆ بڵاوتان کردەوە بەڕناکە مازوو بڵاو بکرێتەوە یاری ئەگە تازە بەرمیان دەستێت لەبەرەوەی جیهانی کراوەیەکی زۆر گەورەیە خۆشەویستانم ئەوش بەرنامەی سفرێک ژیری بوو هیوادارم بەرنامەکەتان بەدڵبی تا ئەڵقەی داهاتوو بەخوای گەورتان دەسپێرم خوداتان لەگەڵ